بەڵێ بەرەزان بەڵێ بروستک پێکەوە گفتوگۆیەکی زیاتر لاسەر ئەم بابەتە دەکەین بە میوانداری سران عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێستا ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆ لەگەڵمان میوانە. کاک سران زۆر سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆیەوەش. بەڵێ کاک سران ئەو گۆڕانکاریانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای 8 تەمموزەوە دەستی پێکردووە، حەزەکەم باسی ئەوە بکەین گۆڕانکاریەکان زیاتر چ بوارێک دەگرێتەوە؟ ئایا هەموو بوارەکان دەگرێتەوە یاخود چەند بوارێکی دیاریکراون؟ بەڵێ ئەو گۆڕانکارانە وەکو هەمومان دەیزانین وەکو بەڕێز کاک باوەڵی هاوسەرۆک باسی کرد لە مؤتەمەرە سەحەفیەکەیە هەمەلایەنن، بەڵام بێگومان بەڕێڕەوی جیاجیاوە. مەسەلەن هەندێکی بواری حکوومەت دەگرێتەوە کە بواری ژیان و گوزەران و خزمەتگوزاری تایبەت بە خەڵک و بواری ئەمنیەت و بواری وەبەرهێنان و بواری کەسابەت و بازاری خەڵک ئەمە بە تێکڕایی ئەتوانین بڵێن ڕێڕەوی حکومڕانی ئەگرێتەوە. ڕێڕەوێکی تری پەیوەندی بە ڕێڕەوی حەزبی ئەوەیە کە ئەوە وەزیفەی یەکێتیەکان و وەزیفەی یەکێتی نیشتیمانی کوردستانە و بێگومان ڕێڕەوێکی کەشی هەیە کە ئەوەیە دەستگا ئەمنیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و دەستگاکانی وەکو کە ئەمنیەت و کە بڵێن ژیانی خەڵک و ژیانی زۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان دەپارێزن و لێشەوە زۆنی کوردستان دەپارێزن. ئەمەیانیش ڕێڕەوێکی ترە. ئەوەی کە هەیە ئێستا ئەم گۆڕانکاریانە و ئەم چاکسازیانە کە یەکێتی نیشتیمانی کوردستان دەستی پێکردووە هەموو ئەم ڕێرانەوە جیا ئەکاتەوە و هەر یەکە و بە شێوازی خۆی دەست بە کارەکانی خۆیانەکەن. حکوومەت بە جیایشی خۆیەکە، یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حزب وەکو پێکهاتێکی سیاسی بە هەموو دامدەستگایانی کەیەتی بە جیاکاری خۆی کا و ئەو بێگومان ئەهمیەتی دەستگا ئەمنیەکان و دەستگاکانی معلوماتی و دژە تیرۆریش بە دەوری خوان بخێنەوە ڕێڕەوی خۆیان ئەوانش بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و بۆ حکومڕانی کوردستان و بێگومان بۆ زۆنی سەوزیانەوەی کە پێ دەوترێت زۆنی سەوز و زۆنی تێکەڵاو ئەم دەستگایانەش گرنگن. ڕاستکردنەوەی ڕێرە و لەم دەستگایانە مانە ئەهمیەتی ئەم دەستگایانە کەم ناکاتەوە، هەم بۆ پاراستنی کوردستان هەم بۆ پاراستنی ئەمنیەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەم بێگومان بۆ پاراستنی شێوازی حکومڕانی لەو بەشەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان نفوزی تا زاڵە کە ناوچەی سەوزە. دیوە حکوومەتیەکەی ئەوە بە ڕێوشێنی خۆی دەستگاکانی حکوومەت کاری خۆیانەکەن ئەو زنجیرە کۆبوونەوانە و ئەو زنجیرە بڕیارانەی کە بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت کاقوبات تاڵەبانی دەری کردووە ئەوە ئاسەوارەکانی واوردەوە دەرەکەوێت لە مەتار لەسەر سنوورەکان لەگەڵ لە ناو ژیان و شارەوانەکان و ناو ژیانی خەڵکە ئەوە دیارەوە ئەمە بێگومان ئەمە ڕاستەخۆ تاسی لەسەر ژیانی خەڵکەکە و ئەوە خەڵک پێش هەر کەسێکی تر ئەو ئەسەرە ئەبین لە ژیانی خۆیانە ئەمە ڕێڕەوێکشان نابێ بۆستێت ئەگەر لە شوێنێک پەچی کەوت دیسانە ئەومەی لە زاڵە بیروکراتیە دروستە بێتەوە جارێکی دیکە کە ینی ئەم ڕێڕەوە لە شوێنێک بوەستێ. بێگومان ڕێڕەوی چاکسازی لە هەر شوێنێک وەستا حتا ئەگەر بۆستاش وەک ئەو وایە کە پاشەکشەیەکی بەڕووداوە کە ژیان خۆی ئەمە قبول ناکە. بۆ ڕێڕەوە حزبەکەش ئەوە ئێستا ینی ئەم ڕێڕەوە کە جیاکێتەوە ڕێڕەوەی دیکە بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانێت بێتەوە بە حزبێکی نۆرماڵ، بێتەوە بە حزبی جەنابی مامجەلال بە عینوانی حزبی خۆیەوە. مەسەلەن بۆ نمونە مەڵبەند کۆمیتەکان دام و دەستگاکانی مەکتەبەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەموو ئەو ئاراستە و هەموو ئەو ساتانی کە تعبیر لە یەکێتی نیشتیمانی کوردستان کاری حزبی خۆیان بکەن کەم پێم وایەوە ئەسەری ئەوەش ماوەیەکە دەرەکەوێت. و لە پەنا ئەم سێ ڕێڕەوە ئێمە ڕێڕەوێکی کەشمان هەیە کە هەم ئەبێتە بڵێن وەکچۆڵی وەکو ڕێڕەوی چوارەم دەبێت حسای بۆ بکەین، هەم دەبێت لەم کردە و ڕاستکردنەوەی ڕێرانەی سیاسیانەی یەکێتی نیشتیمانی کوردستان و حکوومەت و دەستگاکانی ترمانە ڕەچاوی بکەین کە ئێمە ڕوومان لە هەڵبژاردنێکی گرنگی شەکایش هەڵبژاردننی ئەنجومەی نوێرانی عێراقا کە ئێمە هاوپەیمانێکمان هەیە لەگەڵ بستنەوەی گۆڕان ئەم هاوپەیمانی کوردستانیە، ئەمیش ئەرکی وەجودی سیاسی یەکێتیەکانی هەروەها گۆڕان و بە شێوەیەکی گشتی پرۆسی سیاسی کوردستانی بەخۆ مەشغوڵ کردو. ئەوەش ئەتوانین بڵێن ڕێڕەوی چوارەمە لەگەڵ ئەم پرۆسە سیاسی لە کوردستانە. واتە ئێمە چوار ڕێڕەومان هەیە کە ئەگەر ڕێکی جیا نەکەینەوە وەکو
جاران ڕوئێدا خەڵباڵەکەی دروستەوەەوە بەریەکەوتن ڕوەدا بەڵام کە لێکی جاکەین و ئەتوانین سەرڕای هیلاکی و سەرڕای ماندووبوونی ئەم چڕە مانگە چڕی ماوەتەوە بۆ انتخابات بەڵام ئەتوانین بڵێن ڕێوشێنێکی نۆرمال ئەڕوا بەڕێوەچکە لێک جاکرێتەوە. بله برز ستران عبدالله تو وقت چاودێرێک سیاسی هەروەها ئەندامی سەرکردەوەی یەکەتیان نیشتیمانی یا کوردستان کو ji nêzik ve rewşê dişopînî piştî wan çaksaziyên ku heştê Temûzê hate destpêkirin ta çi radeke tu geşbînên ku êdî ew nakokî û balbalên li nav hizbeke mezin wekû yêketiya Niştimaniya Kurdistan da nemînî û xelk bi hêmnahî û jiyana xwe derbas dike û geşbîn bî ji bo yî pêşeroja Kurdistanê. گەشتبینیەکە بێ لە هیمەتی یەکێتیەکان بێ ئەگەر یەکێتیەکان بەکردەوە ئەم دەریچەی کە بۆ یەکێتیاتە پێشەوە دوای هەشتی تەمووز ئەم گۆڕانکاریانەی کە لە ڕاستیە گۆڕانکارێکی گەورەیە وەرچەخانش گەورەی لە ریزەکانی نیشتیمانی کوردستانە هەتا باشتر بیقۆزینەوە باشتر بەکاری بێنین گەشتبینەکەمان شوێنی خۆی دەگرێتەوە ئێستا ئەوە یعنی مژدەکە وایە کە حزبەکەمان لەجێ سەسکەی خۆی نۆرماڵە بێتەوە دەستگاکانێکی نیشتیمانی کوردستان کاری حزبی خۆیان ئەکەن و ئەو تەوەتوراتانەی لە ڕاستیە لە ناو حزبێکی سیاسی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستانە کە دروست بوون ئەوە کە کۆتایی پێدێ ئەچینە مەرحەلەیەکی ترەوە پێم وایە تر من دەرفەتە بۆ یەکێتەکان کە بۆ عنوانە حزبی خۆیانەوە خزمەت یەکێتی بکەن و ئامانجەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پەیامی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەدەبیاتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە هاتووە لە پەیام و بەرنامەی یەکێتی و لەو ستایڵەی کە جەنابی مام جەلال بۆ حزبایەتی لە کوردستان و بۆ ناو یەکێتی نیشتیمانی کوردستان دروستی کردووە بەردەوام بێ و درێژە بکێشێ. ئەم ڕێڕەوە کە ئێستاکە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەری ئەڕوا ڕاستکردنەوەی ڕێڕەوەیەکی پێشووە لە ڕاستی ئەمە ینی کاتێتی پێم وایە ئەو دیدارەی کاک باڤڵ بەشێک لەو ڕاستیانە ڕوو نەکاتەوە کە ینی خەڵکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم ڕاستیای بۆ ڕوون بێتەوە کە ئەوەی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان کراوە بۆ ڕاستکردنەوەی ئەو هەڵە و کەم و کوڕیانەیە کە لە چەند ساڵی ڕابردوو لە ناو یەکێتیە ڕووی داوە کە وەکو خۆی ناوی نابوو هەڵوەشانەی کودەتا بوو و ئەمە عنوانی ئەم مۆزوعە زۆر گرنگە چونکە ئەگەر ئێمە ئەم عنوانە بۆکو خۆی دانێنەوە وەکوونەی خێرە شوێنی خۆی لەوە تێناگەین بۆچی ئەم گۆڕانکاری ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەم قەرارە تاریخیانە ئەم بڕێرانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان داوێتی ئەگەر ڕەبت بکرێت بە فڵان بڕگە و فڵان مادە لە پەیڕەوی یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو ئەڕەهەندەکانی تێناگەن پێویستە بخرێتە قاڵبی ڕاستەقینەی خۆیەوە کە ئەگەر ئێمە قسە لەسەر حزبێکی سیاسیەکەین چۆنە بێ ئەم حزبە تێکەڵ بە دەستگای ئەمنی بێ تێکەڵ بە دەستگای زانیاری بێت کە وەزیفەکەی تەواو جیاوازە لە وەزیفەیەکی ینی وەزیفەی حزبێکی نۆرماڵ حزبی سیاسیە بێ تێکۆشانی سیاسی بکە ئەبێ خەڵکی سیاسی لە دەور بەرنامەکەی خۆی کۆکاتەوە و دەستگاکانی دیکەی یەکێتی نیشتیمانی کوردستان وەزیفەیەکیان لەسەر شانە کە ئێستا ئێمە باسی دوو دەستگای گرنگ دەکەین و ڕخنەی لێرین یاخود دەستشانی کەم و کوڕەکانەکەین و بەلا ڕێدەبردنەکانی باسەکەین معناوانی ئەم دەستگایانە کە دەوری تاریخی خۆیان لە مێژووی یەکێتی و یاخود بۆ پاراستنی کوردستان نەژێراوە بەڵام ئەم دەستگایانە بچنەوە شوێنی ڕاستەقینەی خۆیان بچنەوە جێگای ڕاستەقینەی خۆیان کە پارێزەری هەموو یەکێتیەکان پارێزەری هەموو خەڵکی کوردستان بن نەبنە کەرەستەیەک وەکو لە چەند ڕێڕەوێکە بەغەڵەت بەکارهێناوە ببنە کەرەستەیەک بۆ یەکلایکردنەوەی تەصفیی سیاسی بۆ یەکلایکردنەوەی ڕۆڵی سیاسی خەڵک یان بۆ گەورەکردنی ڕۆڵی سیاسی گروپێکی تر ئەم جیاکردنەوەی ئەم تاریخە واتە تاریخی گرنگی دەستگای زانیاری و تاریخی گرنگی دەستگای جەچورە بۆ قوربانەی کە داوێنە بۆ پاراستنی کورد و کوردستان و جیاکردنەوەی لەوەی کە لە هەندێک محەتەیە خراپ بەکارهێنراوە مەسەلەیەکی زۆر گرنگە دەستشانی ئەوەی کە بڵێن کەموکوڕی هەیە لە شوێنێکە لە هەندێک جێگایە مانایوە نییە کۆی ئەو کارانەی کە کراوە خراپە یاخود مانایوە نییە کۆی ئەو کارە باشانەی کە کراوە پاساو بێ بۆی کە ئێمە ئەم ڕێڕەوە ڕاست نەکەینەوە دیوەکە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حزبی سیاسی پێویستە یەکێتی خۆی یەکێتەکان خۆشیان بکەونە خۆیان دەستگاکان بکەنەوە ئەو فەراغە سیاسیە نەهێڵن دروست بێ ئەو فەراغەی کە دۆخستەوەی ئەم دەستگایانە دروستیەکە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان چونکە تەقریبەن وەکو فەراغی حزبی دروست بوو ئەمە ئەکرێت سەر یەکێتەکان خۆیان وەکو هەواڵی یەکێتی بێن ئەم فەراغە نەهێڵن دروست بێ و پڕی بکەنەوە و حزبەکە بخەنەوە ئەو مانایی کە یەکێتی نیشتیمانی کوردستانی بۆ دروست بوو ئەو مانایانەی کە لە ئەندێشەی مام جەلال و
ئەدەبیات یەکێتی نیشتیمانی کوردستان هەبوو ئەمە پێم وایە ئەمە حزبەکە خاتە ڕاستەڕێەکەی خۆی وەوای لێ دەکات کە ئەو ئەرکە جێبەجێ بکات کە لە حزبێکی سیاسی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەن دروست مافی چاری خۆنووسین خاوەن بەرنامە و خاوەن حیسیەتی کادری سیاسی کادری یەکێتی نیشتیمانی کوردستان لە تاریخ خۆی بەو ناسراو بوو کە دەورە جێرە لەناو کۆمەڵگەی کوردستانە دەورە جێر لە پەرەپێدانی سیاسی کوردستانە دەورە جێر لە پەرەپێدانی بستنەوەی سیاسی لە کوردستانە نەک دەورێکی وەکو بڵێ قەبایی بدێتێت دەورێکی بدێتێ وەکو لێبووک بەکاربێنێ بەم شێوە قسە بکە بەو شێوێ ئەسکەوت کە بەم شێوەیە کاردانەوە بنوێنە. بەڵێ کاکستران ڕاستکردنەوەی ئەو ڕێڕەوانە نەمانی ئەو تەوتورانەی کە لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستاندا هەبووە پێش 8 تەمموز پێگەی یەکێتی بەهێزترەکات پێگەی یەکێتی بێگومان ئەزانی هەر گۆڕانکاریە کە ڕۆدا بە تایبەتی کە ناوخۆی حزبێکی سیاسی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بێت کە یعنی لەناو کۆمەڵانی خەڵکی کوردستانە سەنگ و دەنگ و ڕەنگێکی بەهێزی هەیە بێگومان لە مەرحەلەیەکە تاسیرەکە وەکو هەژانێکە بەڵام ئێمە نابێم هەژانە بمانترسێنێ ئەبێ وامان لێ بکە کە یعنی پەرۆشیمان هەیە بۆی کە فعلا جێبەجێ بکەین چونکە ئەگەر جێبەجێ وەکو چەند ساڵێکی ڕابردوو ئەگەر ئێستا ئێمە قسە لەسەر ڕاستکردنەوەی ڕێرەوە بکەین قسە لەسەر بکەین ئەو بارودۆخی کە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە ئەبێ گلەی لەسەر بکەین کە بۆ زووتر دەستمان پێ نەکردووە واتای بڵێن بۆچی زووتر ئەم مادام ئەم کەمکورانە هەیە ئەم دەستیشانکردانە هەیە بۆچی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ سەرکردایەتێکی نیشتیمانی کوردستان بۆ دەستگاکانی یەکێتی نیشتیمانی کوردستان پێشوەخت ئەم شتیان پێشتر ئەمیشان نەکردووە کەواتە ئێمە ئەبێ لێرە قسە لەسەرەوە بکەین کە درەنگ یان زوو ئەوە بیکەین و پێم وایە کە ئێستا دەستی پێ کردووە بێگومان خەڵکێکەیە ڕەنگە حەز بەمە نەکا ڕەنگە خەڵکێکەیە بە شێوی تەقلیدی سیاسی هاتووە ناو پرۆسە سیاسەکەەوە پێی هەزم نەکرێ یاخود لە ناکاو تووشی هەژانێک بێت کە نەزانێت بۆ شوێڕە بەڵام مادام ئەم ڕێگایە ڕاستە بێگومان دژواریشی لە پێشە بەڵام مادام ڕێگاکە ڕاستە من پێم وایە لە بنەتیجەیەکی زۆر زووتر ئەکەوێت دەست یەکێتی نیشتیمانی کوردستان نەتیجەکەی بۆ یەکێتیەکان و بۆ خەڵکی یەکێتیمە کۆمەڵێک قەراری تاریخی دراوە خەڵک ئاسانە بە ناوی دیموکراسیەوە بە ناوی کۆمەڵێک دروشمی گەورەگەورەوە ینی ژیانێکی بڵێن هاکازایی حەزبایەتی بەڕێ بکەین بەڵام بۆ ئەو نەشتەرگەری کە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان پێویست بوو لە ڕاستی ئەو قەرارە تاریخیانەی کە دراوە من پێم وایە ئەسەرەکەی دەرەکەوێ ڕەنگە درەنگزوو کەوتبێ بەڵام ئەسەرەکەی لەوە دەرەکەوێت کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبێتەوە حزبی کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئیتر وەزیفەی یەکێتیەکانە هەر وەزیفەی ئیتر با تێنەگەین هەر وەزیفەی سەرکردایەتی یەکێتی یان تەنیا وەزیفەی هاوسەرۆک کاکباڤڵە بڵێن وڵا ئەمەر کەشمان بۆ تەواو کە ئیتر ئێمە دێن بە ئەوانی ماون هەواڵان بێنە سەر حازری ئەرکی یەکێتیەکانی شەبێن حزبایەتی خۆیان بکەن ئەم حزبە درایە دەست یەکێتیەکان وەکو مامجار دەوت یەکێتیەکەتان ئەم حزبە درایە دەست خەڵکی کوردستان درایە دەست یەکێتیەکان خۆیان ئەبێ بە نەتیجە بێنەوە ئەم هەدیە وەرگینەوە کە حزبەکە دەبێت حزبی یەکێتیەکان کە تۆ قسە لەسەرەوەکەی بۆ نمونە بڵێ بە ئازادی بۆ خۆت قسە بکە بە ئازادی مۆبایل بەکاربێنە بە ئازادی ڕاوی خۆت بەکاربێنە ئیتربێ ئەو محتەوای پڕکەیتەوە ئەبێ ئەو قسانە ئەو نێخاشانە لە ناو یەکێتی دروست بێت کە بۆچی ئێمە لەم ڕێڕەوە نەمانتوانوێت لە شوێنی خۆمان گەشە بەڕێز ئەس دەخوازم تو وان چاکسازین ناوا یەکێتی وەکو نەشتەرگەریەکە سەرکەفتی پێناسەدکە از دخوازم بزنم نه کردیم می نافچین کردستانی در بای اداره هریم جا بیان لما به تایبتی لیکتیان ما بس من یکتیان اجتماعی کردستانی و چوان آلیکار و یارمتی در اینوان وان دمن بهوری دا او نوچه سیاست که تعریبه که هیدی لبی در دهیت دوماندن و ظلم و زوره که یک جار زور سرگل کرد و به تایبتی او نافچین سینورین دقل عربين شيعة وسنيها يكتيان اجتماعي كردستان بهزبون او يچ باندوره که اريني چيكا كو او كرجي ادي بزانن كو پشتوانك وان هيا یەکێتی نیشتیمانی کوردستان باسکی بەهێزی بستنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان باسکی بەهێزی دیموکراسی لە عێراق و باسکی بەهێزی حزبایەتیشە لە کوردستان لە دەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر حزب هاتون و ڕۆیشتن و زۆر هەڵای حزبیمان گوێ لێ بوو و زۆر ڕەوتی سیاسی دەوریان گێڕا و هاتون و ڕۆیشتن و ڕەنگەی دیکەش پرۆسی دیموکراسیە دێتەکایەوە بەڵام خەڵکێکی زۆر چاویان لە یەکێتی نیشتیمانی کوردستان لە کوردستان و لەناو ئاسی پرۆسی سیاسی عێراقا ئەوە غیابی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە دوای جەنابی مامجەلالەوە و دوای ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان تووشی
لەحزەیەکی شۆک بوو لە چەند ساڵی ڕابردووە ئەو وای کردووە کە یەکێتی نیشتیمانی کوردستان غیابی یەکێتی نیشتیمانی لە ساحەی سیاسی عێراق و لە کوردستانە وای کردووە چی ڕوودا یەکەم پەیوەندیی تەندروست لە نێوان کوردستان و عێراق یان نێوان کوردستان و بەغا پەکی کەوتووە ڕاڕەوەکانی سیاست لە نێوان کوردستان و عێراقا تقریبان گەشتووە بنبەستەوە چەند ساڵ ڕابردوو ئەزمەکان و تەنگشەکانی کەڕوویاندا هۆکارەکەی غیابی تێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو غیابی تێزەکانی جەنای مامجەرا بۆ چارەسەری پەیوەندەکان و ئەگەر پێش ئەم بارودۆخەش ئەگەر سیر بکەین ئەو هەموو وەفدەی کە چووە بەغدا وەفدەکانی کە تیمی حکوومەتی یاریمی کوردستان بە سەرۆکاتی کاک قوباد و دوایەوە پێش ئەم ینی ڕاستکردنەوانەی هەشتی تەمووزیش کە کاک بابڵ کە چووە بەغدا هەمویان قسەیان لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان لەکوێیە بۆ نایەتە ساحەی سیاسی عێراق ئەو دەورەی کە لێی چاوەڕێنەکە ئەم دەورە بگێڕێەوە ئەم دەورەی کە مەدرسەی مامجار لە سیاسکردنە کە دەوری گێڕاوە لەو عێراقی دیموکراسی فیدایی لەدایک بووە لە غیابی ئەوەدا ئەم دەستکەوتانە لە پاشەخشێدان ئەم تێزە سیاسیەی کە عێراقیان و خەڵکی کوردستانی بە تایبەتی قوربانیی زۆریان بۆ داوە لە پاشەخشیدا چونکە دەوڵەمەند ناکرێت چونکە پەرەی پێ نادرێت کە تۆ ینی وەکو وای بزانانی ئەم دیموکراسی عێراقە و ئەم پرۆسە سیاسی کە لە عێراقەیە باخچەیەک ئەگەر تۆ بێگومان تو ئاوی نەدەی پەرەی پێ نەدەی ئەگەر چاو لێ نەبێ وردەودا ئەو خەڵکانە بەسەریا زاڵە بن کە خزمەتی ناکەن کە پاشەخشەی پێ دەکەن. بەڵێ کاکستران یەکێتی نیشتیمانی کوردستان حزبێکی جەماوەریەوە لە ناو دڵی جەماوەرەوە حزبە دروست بووە و ئێستاش هەندێک لە گۆڕانکاریەکان کە جێبەجێ کراون و هەندێکیشیان ماون جێبەجێ بکرێن و بڕیار لە داهاتوودا جێبەجێ بکرێن ئێستا جەماوەری یەکێتی و خەڵک بە شێوەیەکی گشتی زۆر دڵیان بەم گۆڕانکاریانە خۆشە و گەشببینن بە هیواوە ئەڕوانن کە ئەو گۆڕانکاریانی کە دەکرێت لە داهاتووشدا خزمەتی ئەوان بکات ئەو گۆڕانکاریانی کە ئەکرێت چۆن خزمەتی خەڵک دەکات. ئەوەی وەکو باسمان کرد ئەوەی ڕێڕەوی حکوومەت ئەوە زیاتر لەسەر ژیانی خەڵک ڕەنگەداتەوە ینی ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم ڕاستکردنەوەی لە ناوخۆی خۆیدا دەکات ئەم گۆڕانکاری لە ناوخۆی خۆیدا دەکات ڕاستەخۆی انعکاسی بێت لەسەر بەشی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەت و لە حکومڕانی و لەو دەستگایانەی کە بەدەست یەکێتی نیشتیمانی کوردستان یا بەس هاوپەیمانەکانێتی لەناو حکوومەتی خۆجەیی سلێمانی و گەرمیان و بڵێن ڕاپەڕینە ئەم زۆنە یەکێتی نیشتیمانی کوردستان بە شەکەی خۆی ئەتوانێت لە حکومڕانیکردنا پەرە پێ بدە و چاکی بکەن ئەمە زیاتر ڕاستەخۆ لەسەر ژیانی خەڵک ئەسەری هەیە بەڵام لەبەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو باسی کرد حزبێکی جەماوەریە خەڵکی کوردستان بە حەق و بە ناحەق من پێم خۆشە وایە خۆیان بە خاوەنددارە زان لە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام بێگومان ئەوەی کە بڕیار لەم چارنووسی ئەم گۆڕانکارینەوەی یەکێتیەدا یەکێتیەکان خۆیانن تێکۆشەرانی ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە کابێ خۆڵی ئازاتیری هەڵماڵن و بە جورئەتەوە لەگەڵ دەستنیشانی ئەم کەم و کوڕیانە بکەن دەستنیشانکردنی کەم و کوڕەکانی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان و چاکردنەوەی ئەم کەم و کوڕیانە معناوی نییە حزبەکانی کە نۆرماڵ و سەلامەتن بەڵکو معناوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان جورئەتیەوەی تێدایە ئەم شتانە ڕاست کاتەوە ڕەنگە حزبی دیکە ئەو جورئەتەی نەبێ یاخود ڕەنگە لەبەر ئەندێک بەڵێن تێڕواین و پێ وایە بۆ ڕوومان لە هەڵبژاردنە دەستکاری حزبەکەی خۆی ناکە ئەویان مەسەلەیەکی جیاوازە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ینی باید بەو چاوە سەیریکەن ئێمە ڕوومان لە هەڵبژاردنە بێگومان دەنگدەری یەکێتیش و جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستانیش وەزیفەیەکیان لەسەرشانە کە دەنگ ئەو وەزیفەیە کە جاران خەڵک بە یارمەتیدانی شۆڕش و بە یارمەتیدانی قوربانیدانی زۆر بۆ سەرکەوتنی یەکێتی و شۆڕش دەیکرد ئەمە ئێستا بە دەنگدانێکی ئاسایی بە نۆرمال زۆر ئەچێتە پێشەوە بێگومان ئێمە پێویستە ئەو ڕاستیە بزانین خەڵک لە پێشە پرسیاری کرد ئەمە ئەم گۆڕانکاری ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بەرەو کوێ ئەڕوا ڕوونکردنەوەی ئەم سیاستانە لە دیداری وەک ئەوەی کە کاک باڤڵ باسی کرد لە هەر کۆبوونەوەیەکی کە حکوومەت دەیکا یان هەر کۆبوونێکی یەکێتی لە هەر ئاسە جیاجەکانێکا ڕوونکردنەوەی ئەم ڕاستیانە بۆ خەڵکی کوردستان یارمەتی دەریەوەیە کە خەڵک بزانێت یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم ڕێگایی بەڕاستی هەڵبژاردووە و ئەم ڕێگایە سەردەخە هیچ شتێک بە قەدەرەوە نییە کە تۆ ئەم شانە بۆ خەڵک ڕوونکەیتەوە و ڕاستیەکانن پێ بڵێ و ڕەنگە خەڵکیەکەی بڵێ ئەمە مەشاکلی حزبی ناوخۆیە ئەخۆ ئەگەر مەشاکلی حزبی ناوخۆی باسی نەکەی کە مادەم ئەسەی لە ناو خەڵک بەجێهێشتووە بێگومان ئەمە غەڵەتە کە باسی نەکەی زۆر گرنگە باسی بکەی چونکە ناچار دەکەن کە باسیکەی وەکو ناچار دەکەن باسیکەی ڕاستیەکان بوترێ بۆ خەڵک چونکە بە نەتیجە ئێمە بۆ خەڵکی کوردستان ڕوونەکەینەوە کە مادەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان سەرمایەی معنەوی و سەرمایەی مادی و سەرمایەی تێکۆشان و هەموو ئاستەکانی گەشەپێدانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە جەماوەر و خەڵکی کوردستانەوەیە بۆیە زۆر گرنگە ئەمانە یعنی ئەم ڕاستیانە بۆ خەڵکی کوردستان ڕوون کرێتەوە
ڕاستی هەمیشە ناخۆشە زەحمەتە یەکەم جار وا دێت بەرچاو گوێ حەز ناکە گوێی لێ بێ و چاویش حەز ناکە ببینێ و ڕەنگە دڵیش حەز نەکە ینی خود دڵی تووشی دڵەخۆر پێ بێکە و ڕاستیانە ئەبینێ بەڵام لە ڕاستیە بە نەتیجە هەر ڕاستی جێگیرە بێ و هەر خەڵکی کوردستانش ئەم ڕاستیانەکە بە پاداشتێک کە یەکێتی نیشتیمانی کوردستان پێ پاداش دەکاتەوە دەرەنگی زوو. بەڵێ ستران عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر سپاس بۆ ئامادەبوونت.